بڕێزان داوای لێبوردنکردن لە خوای پەروەردگار ئیستیغفار یەکێکە لەو زکرانەی کە هەم زکرە هەم دوعایە کە زۆر زۆر پیرۆزە، زۆر مبارەکە. خوای تەعالی لە قورئانی پیرۆزە ئەمری پێ کردووە و رسول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ من لە شەو ڕۆژێکە زیاد لە 100 جار یا زیاد لە 70 جار یان لە ڕیوایەتێکە ئەفەرمێ 100 جار داوای لێبوردن لە خوای پەروەردگارەکەم. بۆیە زۆر گرنگە ئینسان داوا بکات لە خوای پەروەردگار کە خوای تەعالی لێی خۆش بێ، چونکە ئێمە گوناحەکەین جاری وا هەیە بخۆمان نازانی کە گوناحەکەین. من لەیرە حەزەکەم استیغفارێکتان عرض بکەم کە رسول الله صلی الله عليه وسلم ئەفەرمێ گەورەی ئەستەغفر الله کانە، یعنی گەورەی ئیستیغفارەکانە، سەییدی ئیستیغفارەکانە. لە حەدیثی شداد بن أوس هاتوه خويل الرازي بأفرمي رسول الله فرمي صلى الله عليه وسلم سيد الاستغفار أن تقول، يعني قوري استغفار كان أو يبلي اللهم أنت ربي لا إله إلا أنت خلقتني وأنا عبدك وأنا على عهدك ووعدك ما استطعت أعوذ بك من شر ما صنعت أبوء لك بنعمتك علي وأبوء بذنبي فاغفر لي إنه لا يغفر الذنوب إلا أنت. يا الله تو پروردگاری منی، هیچ پرستراوێک نییە شایستەی پەرستن بێ ئیلا ذاتی تۆ نەبێ. تۆ منت بەدیهێناوە، بۆیە من بەندەی تۆم و من بەپێی توانای خۆم لەسەر عەهد و پەیمانەکەی خۆم بەردەوامم، پەنا ئەگرم بە تۆ لە شەڕ و خراپەی هەر کار و کردەوەیەک، هەر گفتارێک کە کردمە و کەوتمە. دان ئەنم بەو نەعمەتانەی خۆت بەسەرمەوە و دان ئەنم بە تاوانەکانیشمە. دەی خودایە لێم ببوورە، بەڕاستی کەس وەکو تۆ لێبوردن نییە بەرامبەر بە تاوانەکان کە ئەکرێ. بەڕێزان ئەم ئیستیغفارە، ئەمە سەییدی ئیستیغفارە، هەوڵ بدەن لەبەریکەن، هەوڵ بدەن لە معناکەی تێ بگەن بۆ ئەوەی ڕۆژانە بیڵێیتەوە، بەڵکو خوای پەروەردگار لە گوناحەکانت خۆش بێ.